100 لیترە نەوتەکەی بەغداد کە بۆ هەرێمی کوردستان هاتووە و بە 30,000 دینارە وا بڕیار بوو سەرەتا لە تەواوی ناوچە شاخاویەکان دابەش بکرێت، بەڵام پەیام زانیاری دەستکەوتووە ئەم ساڵی هاوشێوەی ساڵی ڕابردوو سەنتەری قەزای ڕەواندوز و سۆران و خەلیفان نەوتەکەی بەغدادیان پێنادرێت و بۆ دەوروبەری هەولێر گواستراوەتەوە. ماوەی 2 ساڵە حکوومەتی عێراق نەفت بۆ ناوچە شاخاویەکانی دابین دەکات. ئەو ساڵیش پارێکەشی نەفت دابین کرد لە ڕەواندز دابەش نەکرا. ئەو ساڵیشی 100 لیتر بۆ هەموو ناوچە شاخاویەکان دابین کردی و لە سنووری ڕەواندز دابەش ناکرێت. ڕەواندز بە حکمی ئەوەی ناوچەیەکی شاخاویشە و سەرما و سۆڵەشی زۆر ڕوو لەو ناوچەیەکە نەفت دابەش ناکەن. سەرەتا بەخێر بێن بەنسبەت نەفتەیە کە سارانە حکوومەتی عێراقی بە تایبەت مەسەن 2 سارە ئەنێری لە ڕوانزێ دابەش ناکرێ بەهۆی هەڵکەوتەی جوگرافی ئەوانش ڕواندز جێکی زۆر سارد و سەختە، یعنی ناوچەکی زۆر شاخاویە. نەفتە بێ هەر نەبیلانی کەم بڕێک لە کێشە و معاناتی خەڵکی کەم ئەکاتەوە بە تایبەتی لەو وەزی بێکارەبایی ئەوانە کارە باش نییە و هاوڵاتیان نیگەرانن لەم زیاکاریەی حکوومەت کە ماوەی 2 ساڵە لە نێوانیان دەکات و نەوتیان پێنادات. سنووری جوگرافیای سۆران و ڕەواندز و خەلیفان ناوچەیەکی سارد و بەفراویە، بۆیە هاوڵاتیان لە چاو ناوچە گەرمێنەکان پێویستی زیاتریان بەنەوت هەیە. هاوڵاتیان دەڵێن حکوومەت نادادی بەرامبەریان دەکات. وڵی نهاتیە 2 سارە ئەو نەفتەی کە عێراق ئەنێری نهاتیە لەو شارەی نهاتیە، بەس نەفتی ئەوەی هاتیە مەسەلەن ساڵێ جارەی دێ ئەویش بەرمینی نەفتێک پاییزی هات 106,000یان لێرە ئەمن بەخۆم 106,000مدا تێگەیشتی بەخوای نەفتەکەش ئەو نەفتە نەبوو باوەڕم پێ بکە. ئەنی ئەو شارەشی بەڕاستی ئێستا فەرموو لە دەشتی هەریرێ و لە مەرگە سۆرێ لە شەقڵاوەی لە باسرمێ لەو هەموو جیانە تەوزیع کرایە، لە ڕوانزێ تەوزیع نەکرایە. جێگایەکەش شارەکی ساردا ئێستا مەسەلەن بڕۆ ئەتوو دەبی هەر پاییز دەهات دەبی جلچیستانی وچی ڕوسیا دەبە بکەیت. شارەش ساردە تا ئێستا ئەو نەفتە شمولی نەکردیە. نەفتی عێراقێکە دێت جیاوازی زۆرە بەڕاستی لە هەولێر و دەوروبەری هەولێر و هەریر و ئەوانە شوێنێکی گەرمە، مەسەلەن گەرمیانە وەکو ێرەیە لە ڕەواندز ساردا دایم بەفر و سەرمایە لێرانە دۆڵی ئاکۆیان بەعام هیچیان لێرە دابەش نەکردووە تا ئێستا. دوای زیاتر لە 3 دەیە لە دەسەڵاتداری و لە هەرێمێک کە بە حسابی بەرپرسان چووەتە نێونەخشەی وزەی جیهانەوە هێشتا نەتوانراوەوا بکرێت هاوڵاتیان بەر لە هاتنی وەرزی سەرما لە ڕووی سوتەمەنیەوە لە خەم بڕەخسێن. ساڵانە بەرمیلێک نەوت بە نرخی نزیک لە بازار بە هاوڵاتیان دەدەن، وەک منەتیش ناویان لێناوە نەوتی پاڵپشتی کراو. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ڕەواندوز.